جردامە 4 ساڵەدایە لێم ئیترتی با بچین دەنگ بدەرتی یاڵە با بڕۆی. دایان سڵاو لێبێ چیتە بەم دۆخەوە هاتووی بۆ دەنگدان؟ وەڵڵی تر خۆم حەزم کرد جردامە 4 ساڵەدایە لێم ئیترتی با بچین دەنگ بدەرتی یاڵە با بڕۆی. پێمان خۆشە و حەز دەکەین حکوومەت سەرکەوێ و چ شتێکمان بێ لەم حکوومەتەوە. هەلۆڵە تاشان گرنگە بەلاتەوە هاوڵاتیان بێن بەشداری دەنگدان بکەن. تۆ بەم دۆخە تەندروستیەوە هاتووی دەنگت داوە؟ وەڵڵی تر مەجبورم گرنگە باوکەکە وەڵڵا ئەمە مافێکی سەرەتایی خۆیەتی میدا و مامەگیان سڵاو لێبێ خێزانی تۆیە؟ بڵێ باشە چۆن بوو یعنی دۆخی تەندروستی باش نییە؟ وڵات تەندروستی باش نییە وڵی ئەمە 2 ساڵێ جڵتەدایە لێ ئیتر ئێمە بە مافێکی خۆمان ێزانین زۆر گرنگە ئەم دەنگدانە بۆەوەی ئێمە نوێنەرێکی خۆمان هەڵبژێرین دیفامان لێ بکات لەم خەڵکە و مافی خۆمانمان بدەنێ و زوڵمان لێ نەکری. خۆی ئامادە کرد بوو بێدەنگ بوودا حەزێک ئەرە وەڵا خۆی ئامادە کرد بوو حەزێ کرد دەنگ بدە.